ناونانی منداڵ لاپەڕەب 94 پێویستە منداڵی تازە لەدایک بوو ناوێکی لێ بنرێت وەکو گوێڕایەڵیکردن بۆ فەرمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چەندەها فەرمودەدا هاتووە و سونەت وایە لە ڕۆژی حەوتەمی لەدایک بوونیدا ناوی لێ بنرێت لەو فەرمودانە. فەرمودەکەی عومەر و بن شوعەیب و ئەوانی تر هاتووە تیایدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کردووە بەوەی کە ناوی منداڵ بنرێت لە ڕۆژی حەوتەمی لەدایک بوونیدا. دووەم، ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە تیایدا هاتووە تیایدا ناوی منداڵەکە دەنرێت. سێیەم، و فەرمودەکەی ئەبوو موسا کە دەفەرمێت منداڵێکمان بوو منیش بردم بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەویش ناوی لێنا ئیبراهیم و مەڵاشوی شیرن کرد بە خوڕما. هەندێک لە زانایان دەفەرمون دروستە ناونانی منداڵ پێش ئەوەی بگاتە ڕۆژی حەوتەمی و بەڵگەشیان فەرمودەکەی ئەبی موسا الئەشعەریە کەواتە دەبێت لە دوای لەدایک بوونی منداڵەکە حەوتەم ڕۆژ نابنرێ ئەگەر هاتوو ناویان بۆ نەدۆزیەوە، بەڵام ئەگەر هاتوو پێشتر ناویان بۆ دانابوو ئەوا دەتوان هەر لەدایک بوونی ناوی بنێن. بەڵگەشمان ئەو فەرمودەیەیە. ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوە لای یەکێک لە خێزانەکانی فەرمووی ئەم شەو خوای گەورە منداڵێکی پێبەخشیم ناوی منە ئیبراهیم، خۆشەویستترین ناو لە لای خوای گەورە. جابر ڕەزای خوای لێبێت دەفەرمێت پیاوێک لە ئێمە واتە لە ئەنسار منداڵیان بوو ناوی نا قاسم، دەفەرمێت ئێمەش پێمان وت بانگت ناکەین بە باوکی قاسم و ئەم هەواڵە گەیشتەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش فەرمووی بە پیاوەکە منداڵەکەت ناو بنێ عەبدوڕەحمان. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت خۆشەویستترین ناو لە لای خوای گەورە بریتیە لە ناوی عەبدوڵڵا و عەبدوڕەحمان. ئیمامی قورتوبی دەفەرمێت هەموو ناوێک ئەگەر وەکو ئەو دوو ناوە ناو بێت ئەو فەرمودەیە دەیگرێتەوە، بە نمونەی عەبدوڕەحیم، عەبدولمەلیک، عەبدولسەمەد. هەروەها بۆیە خۆشەویستترین ناوە بەلای خوای گەورەوە چونکە دەلالەت دەکات لە دوو پلە و ئاست کە پەیوەندی هەیە بە خوای گەورە و مرۆڤەوە کە بریتیە لە پلەی پەرستن و سیفاتی جوان بەنیسبەت خوای گەورەوە و بەندایەتی و زەلیلی و ملکەتی بەنیسبەت مرۆڤەوە. و هەندێک لە زانایان دەفەرمون ناوهێنانی ئەو دوو ناوە لە فەرمودەکەدا بەتەنها لەبەر ئەوەیە کە لە قورئاندا وشەی عەبد نەدراوەتە پاڵ ناوەکانی خوای گەورە جگە لەو دوو ناوە نەبێت. خوای گەورە دەفەرمێت لا سورة جن آياتي 19 وأنه لما قام عبد الله يدعوه كادوا يكونون عليه لبدا. وهروها سورة فرقان آياتي 63 وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. وهروها سورة إسراء آياتي 100 قل ادعوا الله أو ادعوا الرحمن أيما تدعوا فله الأسماء الحسنى ولا تجهر بصلاتك ولا تخافت بها وابتغ بين ذلك سبيلا. درسني أبو تريد باوكي قاسم أبو القاسم عن أبي هريرة قال أبو القاسم صلى الله عليه وسلم درستا ناوتان وكو ناي من وابد بەڵام با نازناوەکانتان وەکو نازنایی من نەبێت واتە دروستە مناڵ ناو بنێت محەممەد، بەڵام دروست نییە بە باوکی بوترێت باوکی قاسم. ئیمامی نەوەوی دەفەرمێت زانایان بۆ چوونی جیاوازیان هەیە دەربارەی نازناوی باوکی قاسم و بوون بە سێ مەزهەبەوە. یەکەم، دروست نییە بە هیچ شێوێک بوترێت باوکی قاسم بۆ کەسێک کە ناوی محەممەد بێت یان غەیری محەممەد، و ئەوە بۆ چوونی ئیمامی شافعیە و هەروەها داودی ظاهیریش. دووەم، دروستە بۆ هەموو کەسێک بەڵگەشیان ئەوەیە کە قەدەغەکردنی نازناوی باوکی قاسم تایبەت بووە بە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. سێیەم، دروستە بۆ کەسێک کە ناوی محەممەد نەبێت بەڵام بۆ محەممەد ناو دروست نییە. هەندێک لە زانایان بۆ پەڕی ئینکاریەوە دەفەرمون دروست نییە هیچ کەسێک ناوی خۆی بنێت قاسم بۆ ئەوەی بە باوکی نەوترێت باوکی قاسم. ئیمامی تبری دەڵێت بۆ چوونێکی تریش هەیە کە چوارەمە، ئەویش ئەوەیە کە دروست نییە بە هیچ شێوەیەک ناوی مناڵ بنرێت محەممەد و بانگیش بکرێت باوکی قاسم. و بۆ چوونێکی تر هەیە کە پێنجەمە، ئەویش ئەوەیە کە قەدەغەکردنی ناونان بە محەممەد و نازناو بە باوکی قاسم تایبەت بووە بەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیاندا بووە، بەڵام لە دوای وەفاتی ئەو ئەگەر ئەو کەسە ناوی محەممەد بوو یان ئەحمەد دروست نییە پێی بوترێ باوکی قاسم، بەڵام ئەگەر ناوی تری هەبوو ئەوە دروستە. حافظ ابن حەجەر دەفەرمێت ئەو بۆ چوونەی کۆتایی لە هەمویان پەسەندترە و چاکترە. و مامۆستا ئەبوو محەممەد دەفەرمێت باشتر وایە مرۆڤ بۆ چوونی یەکەم هەڵبژێرێت کە دەڵێ دروست نییە بوترێ باوکی قاسم بۆ کەسێک ناوی محەممەد بێت یان نا، چونکە ئەوەیان بۆ مرۆڤ دڵنیاترە و زیاتر و ڕێز و حورمەتی تێدایە
بۆ نازناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بریتیە لە باوکی قاسم. ناوی دڵتەنگ و ناخۆش. ڕۆژێک باپیرەی سەعید بن المسیب چوو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری کرد ناوت چییە؟ ئەویش وتی ناوم حەزنە، واتە خەماوی یان خەم. پێغەمبەریش صلی الله عليه وسلم وتی تۆ ناوت دڵشادە. باپیریشی وتی من ناوێک ناگۆڕم کە باوکم ئەو ناوەی ناوم. ئیبن موسەیب دەفەرمێت باپیرم ئەو ناوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵنەبژارد و نەیویست، هەر بۆیە هەتا لە ناوماندا مابوو هەمیشە دڵتەنگ و خەمایی بوو، چونکە ناوەکەی خەفەتایی و ناخۆش بوو. گۆڕینی ناوێک بۆ ناوێکی خۆشتر. ئەبوو هوڕەیرە دەفەرمێت زەینەب کە ژنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ناوی بڕە بوو، خەڵکی دەیانوت پاکانە بۆ خۆی دەکات و واتە بەباشی ناوی خۆی دەهێنێ و لە خۆی ڕازیە، چونکە ئەو ناوە واتای چاکەخواز دەگرێتەوە. ئیمامی تەبری دەفەرمێت دروست نییە ناونان بە ناوێک کە ماناکەی ناخۆش بێت یان خراپ، هەروەها ناوێک کە پاکانەی تێدا بێت، هەروەها ناوێک واتاکەی جوێندان بێت. ئەبوو داود دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرێک لەو ناوە ناخۆشانەی گۆڕیوە کە گوێی لێ بووە، لەوانە عاس، سەرپێچی کار، عەتلەت، نوێڵ، غەراب، قەلەڕەش، شەهاب، بڵێسەی ئاگر، حەرب، جەنگ و چەندەها ناوی تر. ناونان بە ناوی پێغەمبەرانەوە عەلەیهی سەلام. مغیرە دەفەرمێت کاتێک کە چوون بۆ ناوچەی نەجران خەڵکەکەی گاوڕن لیان پرسیم ئێوە لە قورئانەکەتاندا ئەم ئاەتە دەخوێننەوە؟ يا أخت هارون ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك بغيا. سورة مريم آياتي 28. أي خوشككي هارون عليه السلام كما بستي مريم دايك عيسى عليها السلام. خۆ موسى عليه السلام کە براکەی ناوی هاڕوونە عليه السلام لە پێش عیسادا ژیاون بە ئەوەندە و ئەوەندە ساڵ، ئیتر چۆن بە دایکی عیسا دەڵێن خوشکی هاڕون؟ اینجا مغیرە فەرمووی کاتێک گەیشتمە مەدینە و چوون بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو پرسیارم لێ کرد، ئەویش فەرمووی خەڵکانی پێش ئێمە ناوی منداڵەکانیان دەنا بە ناوی پێغەمبەران و پیاوچاکانی پێش خۆیان. ئیبن بەطاڵ دەفەرمێت لەم فەرمودانەوە ئەوە وەردەگیرێ کە دروستە ناونانی منداڵ بە ناوی پێغەمبەرانەوە عەلەیهی سەلام. وسعیدی کوڕی موسەیب دەفەرمێت خۆشویستترین ناو لە لای خوای گەورە ناوی پێغەمبەرانە عەلەیهی سەلام. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. کەسێک هاوڵەکەی بانگ بکات بە ناوی خۆیەوە بەڵام یەک وشە لە ناوەکەی کەم بکاتەوە بۆ مەرجەی نەچێتە بابی ناو ناتۆرەوە لە پەڕە 105. ئەبوو هوڕەیرە ڕەزای خوای لێبێت دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی کردم و وتی یا ئەبا هەڕ. و عائیشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت جارێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی وتم ئەی عائیش ئەوە جوبڕیلە و سەلامت لێ دەکات، منیش وتم وعليه السلام ورحمة الله، ئەوەی کە تۆ دەیبینی ئێمە نایبینین. ناخۆشترین ناو لای خوای گەورە. ئەبوو هوڕەیرە دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ناخۆشترین ناو لە لای خوای گەورە لە ڕۆژی دواییدا ناوێکە کە بریتیە لە مەلیک الئەملاک، واتە پادشا و خاوەنی هەموو دەسەڵات و مڵکەکان. و هەروەها وشەی ئەخنا بە مانای ئەخنەعیش هاتووە کە بە واتای زەلیل دێت، بە هەمان شێوە حەمدی کە مامۆستای بوخاریە دەفەرمێت واتە زەلیلترین ناو لە لای خوای گەورە ئەو ناوەیە. عەیاضیش دەفەرمێت ئەو ناوە بچووکترین ناو و ڕیسواترین ناوە لە لای خوای گەورە. و وشەی تسەما واتە ئەو کەسە ئەو ناوەی کە لە خۆی دەنێ یاخود پێی ڕازی بێت کە پێی وترا. سوفیان ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت بە وێنەی مەلیک الئەملاک شاهان و شا واتە پادشای پاشاکان و بەو ناوەی کە لێکی داوەتەوە، کەواتە ئاگادار بە ئەو ناوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ناشرین ناوی بردووە بە خراپە باسییان دەکات بە تەنها ئەو ناوە ناگرێتەوە، بەڵکو هەموو ناوێک کە ئەو واتایی هەبێت ئیتر بە هەر زوبانێک بێت، وەکو خالق الخلق، ئەحکەم الحاکمین، سوڵتان السەلاطین، ئەمیر الئەمڕا. هەروەها وتراوە بە هەمان شێوە دروست نییە بووترێ ڕەحمان، قودوس، جەبار، و جیاوازی هەیە دەربارەی حاکم الحاکمیندا، و بە هیچ شێوەیەک ئەو ناوانە دروست نییە بە ئەو کەسە مەبەستی پێی تەنها شوێنێک بێت، وەک مەلیک الئەملاک مەبەستی وابێ کە تەنها ناوچەیەکی دیاریکراو دەڵێت. ئەو ناوانەی دروستە مرۆڤی مسلمان لە منداڵی بنێت. جابر دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستی کە قەدەغەمان لێ بکات لەوەی کە منداڵەکانمان ناو بنێن بەم ناوانە: یەعلا بڵند، بەڕەکە و ئەفلەح ڕزگار یان سەرکەوت، یەسار واتە کەسێکی دەوڵەمەند، نافع سودمەند. بەڵام پاشان بینیم کە بێدەنگ بوو لە ئاستی ئەو ناوانە و هیچی نەوت هەتا وەفاتی کرد.
پاشان عومەر خوای لێ ڕازی بێت ویستی کە قەدەغەی بکات ناونان بەو ناوانە، بەڵام ئەویش وازی لەو کارە هێنا و جێبەجێی نەکرد. کەواتە پێویستە موسڵمان ناوێکی خۆش لە منداڵی خۆی بنێت، نەک ناوێک بێت کە بەهۆیەوە خەڵکی گاڵتەی پێ بکات و ناڕەحەتی بکات لەبەر ئەوەی دەگونجێ باوک ناوێکی بەلاوە خۆش بێت، بەڵام لە داهاتوودا ئەو منداڵە بەهۆیەوە تووشی ناڕەحەتی بێت و ئاشکرایە ئازاردانی موسڵمان حەرامە. کەواتە با ناوێکی خۆش کە لە لای خوای گەورە خۆشە هەڵبژێرێت بۆ منداڵی. هەروەها دروست نییە ناونان بە ناوێک کە بەندایەتی لە خۆ بگرێت بۆ غەیری خوا، وەک عەبدولڕەسوول، عەبدولحوسێین، عەبدولعەلی، عەبدولکەعبە. و ئیبن حەزم کۆڕای زانایانی نەقڵ کردووە لەسەر حەرامی ئەو جۆرە ناوانە، تەنها عەبدولموتەلیب نەبێت، لەبەر ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت. بەڵام ئەم فەرمودەیە بەڵگە نییە لەسەر ئەوەی کە ئەو ناوە دروستە، لەبەر ئەوەی فەرمودەکە تەنها باسی ڕوودا و هەواڵە، نەک ئەمر و نەهی. پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی باپیری دەکات، واتە باسی ناوێک دەکات کە ڕۆیشتووە و خاوەنەکەی نەماوە و مردووە، کەواتە بە هیچ شێوەیەک دروست نییە کەس ناوی منداڵی بنێت عەبدولموتەلیب، بەڵکو ئەوەی پێویستە مرۆڤ ناوی ئاسان و سادە و خۆش کە خەڵکی بەرگوێی کەوتووە واتای زانراوە هەڵبژێرێ بۆ مەرجەی لە شەرعدا قەدەغە نەکرابێ، وەک ئەو ناوە نامۆیانەی ئەمڕۆ کە زۆربەیان ناوی خەڵکی بێباوەڕن و چونکە حەرامە و خۆشبهاندنە بەوان. ناوی فریشتەکان زانایان هەندێکیان دەفەرمون ناونان بە ناوی فریشتەکانەوە حەرامە، هەندێکی تر دەفەرمون باش نییە، ئەوانی تر دەفەرمون دروستە، بەڵام چاکتر وایە مرۆڤ خۆی لەو ناوانە بپارێزێت، وەک جوبرائیل، ئیسرافیل، میکائیل. بەڵام ئەو ناوانێکە لە قورئاندا هاتووە ئەگەر شەرعەن قەدەغە نەکرابوو دروستە، و ئەمە بۆ چوونی شێخ محەممەد بن ساڵحە ڕەحمەتی خوای لێبێت. هەندێک فەرمودەی ضەعیف و مەوضوع کە دەربارەی ناونان هاتووە. یەکەم، خۆشەویستترین ناو لای خودای گەورە ئەو ناوانەیە کە بەندایەتی و سپاسگۆزەرانی لە خۆی گرت بێت بۆ خوددا. دووەم، خۆشترین ناو لای خوای گەورە ئەو ناوانەیە کە بەندایەتی تێدایە. سێیەم، مافی منداڵ بەسەر باوکیەوە ئەوەیە کە ناوێکی خۆشی بۆ دابنێت و جوان پەروەردەی بکات. چوارەم، هەر کەسێک سێ منداڵی کوڕی بوو و یەکیەکیانی ناو نەنا محەممەد، ئەوە ئەو کەسە نەفامە. پێنجەم، هەر کەسێک منداڵێکی بوو و ناوی نا محەممەد وەکو پیرۆزیەک بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەوە خۆشی منداڵەکەشی دەچنە بەهەشتەوە. شەشەم، لە ڕۆژی قیامەتدا کەسێک بانگ دەکات و دەڵێت هەر کەسێک ناوی محەممەدە با هەستێت و بڕواتە ناو بەهەشتەوە، وەکو ڕێزێک بۆ محەممەد صلی الله علیه وسلم. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. خەتەنەکردن لاپەڕا 113. خەتەنەکردن لە صحیحی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە باسکراوە. ئەبوو هوڕەیرە خوای لێ ڕازی بێت بۆمان دەگەیڕێتەوە لە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم کە دەفەرمێت 5 ئاکار و خوڕەوستی ئیسلام هەیە کە هەر کەسێک جێبەجێ بکات ئەوە هەستاوە بە زیندوکردنەوەی شیعاری ئیسلام و بەرزڕاگرتنی. ئەو 5 ئاکارەش ئەمانن: خەتەنەکردن، لابردنی مووی دەوری عەوڕەتی پاش و پێش، کورتکردنەوەی سمێڵ، کورتکردنەوەی نینۆک، لابردنی مووی بنباڵ. ئافرەتیش هەمان حکمی هەیە. دەربارەی خەتەنەکردنی ئافرەتیش چەند فەرمودەیەک هاتووە. یەکەم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە عەتیەی فەرموو بە نزمی لەو پارچە گۆشتە ببڕە و هەمووی لێ مەکەرەوە، چونکە مانەوەی بەشێکی وا دەکات ئافرەت ڕوو بدات بە مێردی و ڕوخساری جوان بێت و ئەوەش بۆ مێردی چاکترا. و عەتیە ڕەضای خوای لێ بێت خەتەنەی منداڵانی دەکرد. دووەم، هەر کاتێک هەردوو شوێنی خەتەنەکراو لە ژن و مێردا گەیشت بەیەک ئەوە پێویستە هەردووکیان خۆیان بشۆن. کەواتە لەم دوو فەرمودەیەدا باسی شوێنی خەتەنەکراوی ژن و پیاو دەکات کە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئافرەتانیش خەتەنەکراون. و ئیمام ئەحمەد دەفەرمێت ئەم فەرمودانە بەڵگە لەسەر ئەوەی کە ئافرەتانیش خەتەنەکراون. چاک بزانە کە خەتەنەکردنی ئافرەتان هەر لە سەردەمی پێشینەوە هەبووە و ئەوان ئەو کارەیان واز لێ نەهێناوە. ئیمام ئەلبانی لەو بارەوە چەندەها فەرمودەی ئەسەری هێناوە کە قسە بۆ کەس ناهێڵێتەوە، تەنها ئەوانە نەبێت کە تووشی نەخۆشی شەهوەت بوون. حکمی خەتەنەکردن بۆ چوونی تەواو بریتیە لەوەی کە خەتەنەکردن واجبە، بەڵگەش لەسەری فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و فتوای زانایانە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە باپیرەی عەثیم بن کەلیبی وت کاتێک کە هات بۆ لای موسڵمان بوونی خۆی ڕاگەیاند، پێی فەرموو ئەو قژەی سەرت بتاشە، ئەوە قژی سەردەمی بێباوەڕیە و خۆشت خەتەنە بکە. کەواتە فەرمانی پێکرد کە خەتەنە بکات و ئەو فەرمانەش بۆ واجبیەتیە. ئیمام ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت دەربارەی حکمی خەتەنەکردن بۆ چوونی ڕاست لە لای ئێمە ئەوەیە کە واجبە و ئەوەشی بۆ چوونی زۆربەی زانایانە، وەکو مالیک و شافیحی و ئەحمەد و ئیبن قەیم. و ئیبن قەیم دەربارەی واجبیەتی خەتەنە 15 شێوەی باس کردووە، بەڵام ئێمە تەنها 2 دانەی لێ باس دەکەین. یەکەم، خوای گەورە دەفەرمێت سوورەتی نەحل
ئاەتی 123. ثم أوحينا إليك أن اتبع ملة إبراهيم حنيفا وما كان من المشركين. واتا شوێن ئاین و پەیڕەوی ئیبراهیم بکەون عەلەیهی سەلام و ئاشکرایە کە خەتەنەکردن یەکێکە لە شیعارەکانی ئاینی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەلام، هەروەک ئەبوو هورەیرە بۆمان دەگەیڕێتەوە لە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم کە دەفەرمێت پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێت خۆی خەتەنە کرد لە دوای ئەوەی کە تەمەنی گەیشت بووە 80 ساڵی. دووەم، خەتەنەکردن یەکێکە لە دیارترین شیعارەکانی ئاینی ئیسلام کە بەهۆیەوە موسڵمانان لە گاوردجیا دەبێتەوە. هەروەها حکومەکەی گشتیە بۆ پیاوان و ئافرەتان، بەڵام دەگونجێ هەندێک ئافرەتە بێت کە ئەو پارچە گۆشتیان نەبێت، کەواتە لەو حاڵەتەدا ئەو فەرمانە ئەوان ناگرێتەوە. کاتی خەتەنەکردن پێشتر باسمان کرد کە حکمی خەتەنەکردن واجبە، کەواتە هەر شتێک فەرمانی پێکرابوو پێویستە زۆر زوو جێبەجێ بکرێت، لەگەڵ ئەوەی کە چەند فەرمودەیەک لەبارەی کاتی خەتەنەکردنەوە هاتووە و دیاری کردووە بەوەی کە لە ڕۆژی حوتەمدا بێت، بەڵام هیچ کات لەم فەرمودانە بێ قسە و باز نییە و سەنەدی فەرمودەکان قسەی زۆری لەسەرە. ئەمەش ئەو سێ فەرمودەیە. یەکەم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێزەبانەی بۆ حەسەن و حوسێن کرد و خەتەنەی کردن لە حوتەم ڕۆژی لەدایک بوونیاندا. دووەم، حوت شت سونەتە جێبەجێکردنی لە حوتەم ڕۆژدا بۆ منداڵ، یەکێکیان خەتەنەکردنە. سێم، فاتمە خوای لێ ڕازی بێت گوێزەبانەی بۆ منداڵی دەکرد لە حوتەم ڕۆژیدا و خەتەنەشی دەکرد و سەری دەتاشی و بە قەدوەزنی قژەکەی زیوی دەکرد بەخێر. کەواتە گومانی تێدانیە زوو ئەنجامدانی خەتەنە بۆ منداڵ زۆر باشترە لەبەر ئەوەی ئازاری کەمترە، بە پێچەوانەی درەنگ خستنی چونکە ئەو کاتە ئازارەکەی زۆرترە و ناخۆشە. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم ئەگەر هەڵبژاردن لە دەستیدا بووایە بۆ جێبەجێکردنی کارێک کامەیان ئاسانتر بووایە ئەوەیانی هەڵدەبژارد مادەم تاوانی تێدا نەبووایە. خەتەنەکردنیش دەرکەوتنی عەوڕەتی مرۆڤی تێدایە، کەواتە دەرکەوتنی عەوڕەتی بە منداڵی زۆر باشترە لەوەی دەرکەوێت بە گەورەی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشی چوارم، پەروەردە و فێرکردنی منداڵ، لاپەڕا 121. بە پێویستم زانی وەک زیادە سوودگەیاندن بە خوێنەری ئازیز ئەم بە 6 بخەمە پاڵ بەشەکانی تری ئەم کتێبە بەهۆی گرنگی باسەکە و پێویستی مسلمانان بۆی، چونکە گومانی تێدانیە خراپترین هۆکار بۆ خراپکردنی کۆمەڵگا بریتێ لە خراپ پەروەردەبوونی ڕۆڵەکانی ئەو کۆمەڵگەیە، و لەبەر ئەو هۆیە ئاینی ئیسلام بەو پەڕی چاودێریەوە دەڕوانێتە لایەنی پەروەردە و فێرکردنی منداڵ، چونکە بەهۆیەوە دەتوانین کۆمەڵگەیەکی مسلمانی بەختەوەر پێک بهێنین. هەروەها خوای گەورە فەرمانی کردووە بە پەروەردەکردن و فێرکردنی منداڵان و دەفەرمێت يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا. سورة تحریم ئاەتی 6. خوای گەورە دەفەرمێت ئەی ئەو کەسەی کە خوای گەورە منەتی خۆی ڕشتە بەسەرتاندا و ئیمانی پێبەخشیون، ئێوەش هەستن بە جێبەجێکردنی ئەرک و مافەکانی ئەو ئیمانە بەوەی خۆتان و ماڵ و منداڵتان بپارێزن لە ئاگری دۆزەخ. پاراستنی خودی مرۆڤ بەوە دەبێت کە خۆت بپارێزیت لە تووڕەیی خوای گەورە، ئەویش بە جێبەجێکردنی فەرمانەکانی و خۆپاراستن لەو شتانەی کە قەدەغەی کردووە، هەروەها تەوبەکردن لەو کارە خراپانەی کە خوای گەورە پێی ناخۆشە و بەهۆیەوە مرۆڤ بەرەو ئاگری دۆزەخ دەچێت. هەروەها پاراستنی منداڵ و ماڵ بەوە دەبێت بە جوانی پەروەردەیان بکەین و فێری کاری جوانیان بکەین و پاڵنەریان بین بۆ گوێڕایەڵیکردنی فەرمانەکانی خوا. کەواتە پارێزرایی مرۆڤ لەوەدایە کە هەڵبستێت بە جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە لە خودی خۆی و ئەو کەسانش کە لەژێر سەرپەرشتی ئەودان، و خوای گەورە ئاگادارمان دەکاتەوە بەوەی کە سوتەمەنی ئاگری دۆزەخ مرۆڤەکانە لەگەڵ بەرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەموو منداڵێک لەدایک دەبێت لەسەر پاکێتی و ئیسلام لەدایک دەبێت، بەڵام کە وردە وردە گەورە بوو دایک و باوکی دەیگۆڕن و لەسەر ئەو پاکێتیە لای دەبن، یان دەیکەن بە گاوەڕ یاخود جوولەکە یان ئاگر پەرست. معاذ بن جەبەل دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەندەی توانات هەیە نەفەقە و خەرجی ماڵت بکێشە و خۆشگوزەرانیان بکە و بێ ئاگامە بەلێیان و ئاگاداریان بکەرەوە لەو شتە خراپانەی کە دەبێت خۆیانی لێ بپارێزن، و هەمیشە چاودێریان بکە و بیان ترسێنە لە سەرپێچیکردنی خوای گەورە. کەواتە منداڵ ئاسوودەی مرۆڤە لە ژیانی دنیادا، خۆشی و شادی تەمەنیەتی، ژیان بەوانەوە خۆشترە. هەر بەهۆی منداڵەوە مرۆڤ تووشی ڕزق و ڕۆزی خوایی دەبێت و ڕەحمەت و بەزەییدا دەبەزێت بەسەریدا. بەڵام هەموو ئەمانەی کە باسم کرد کاتێک ڕوودەدات کە پەروەردەی منداڵ پەروەردەیەکی چاک بوو و لەسەر چاکە خوازی و ڕەوشتی بەرز گەورە بوون. خۆڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ منداڵاندا. شێخ عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێت لە شەرحی ئەم فەرمودەیەدا دەفەرمێت
گومانی تێدانیە کە خواردن و خواردنەوە بە دەستی ڕاست واجبە و خواردن و خواردنەوە بە دەستی چەپ حەرامە. هەر کەسێ بە دەستی چەپ بخوات یان بخواتەوە تاوانبارە و سەرپێچی کارە. سەرپێچی خوا و پێغەمبەرەکەی کردووە صلی الله علیه وسلم و خۆی شوبهاندووە بە شەیتان و دۆستانی شەیتان لە بێباوەڕان، کەواتە واجبە دەستی ڕاست بەکار بهێنرێت بۆ نان خواردن یاخود خواردنەوەی شتی بەسوود، مەگەر ئەوەی کە نەتوانێ وەکو شەلەلی دەست. پاشان عەمر فەرموودەکەمان بۆ باز دەکات و دەفەرمێت منداڵ بووم ڕۆژێک لە کۆشی پێغەمبەری خودادا صلی الله علیه وسلم دانیشت بووم، دەستم بە ولاولادا دەبرد لەسەر سفرەی نان خواردنەکە، دەستم بۆ ئەم شت دەبرد و بۆ ئەو شت. منداڵ بووم و نەمدەزانی لە ڕاست و چەپ و بەردەم و ناوەڕاستی سفرەکە شتم هەڵدەگرت و دەمبرد بۆ دەمم. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی یا غوڵام سمیلا، واتە ڕۆڵە بڵێ بەناوی خوا لە کاتی دەستپێکردن بە نان خواردن و بە دەستی ڕاست نان بخۆ و لە بەردەم خۆتەوە بخۆ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ ئاکاری جوانی فێری ئەم منداڵە کرد کە هەرسێکیان ئاکاری کەسێکە کە شوێن کەوتەی سونەت بێت. بسم الله وتنی بەناوی خوا لە کاتی نان خواردن کە واجبە وتنی، بە دەستی ڕاست نانەکەت بخۆ کە ئەویش هەر واجبە و لە بەردەمی خۆتەوە نان بخۆ کە ئەمەش هەر ڕێزە و ئەدەبێکە لەگەڵ ئەو کەسانەی کە لەگەڵتن لەسەر سفرەی نان خواردن، چونکە ناشرینە و کارێکی باش نییە لە بەردەم ئەوەی پەناتەوە شت هەڵبگریت و شت بخۆیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سێ ئاکاری جوانی فێری ئەم منداڵە کرد لەسەر سفرە و لێک کاتدا کە ئەمەش یەکێکە لەو کارە پڕبەرەکەت و پیرۆزانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خەڵکی فێری زانست دەکات لە هەموو بۆنەیەکدا. بە هەمان شێوە دەبێت قوتابی زانستی شەرعی و غەیری ئەوانیش هەر کەسێک سونەتێک دەزانێت دەبێت ڕوونی بکاتەوە بۆ خەڵکی لە هەر بۆنەیەکدا بێت، با نەڵێت ئاخر من ئەهلی علم نیم، مەلا نیم، ڕاستە تۆ زانانیت، بەڵام خۆ هەندێک کاری جوان و چاک دەزانیت کە لە ئیسلامدا هەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت چی دەزانیت لە قسە و گوتار و کرداری من بە خەڵکی ڕابگەێنە، ئەگەر ئەوەی کە دەیزانیت ئاەتێک بێت لە قورئان. هەر کاتێک لە هەر شوێنێک توانیت مەوەستە و ئەوەی دەیزانیت لە سونەت بڵاوی بکەرەوە لە ناو خەڵکیدا، با خێر و پاداشت و چاکەت دەست بکەوێت و خێر و چاکەی ئەوانش کە بەگوێت دەکەن و ئیش بەو ئامۆژگاریە چاکانت دەکەن هەتا ڕۆژی دوایی. ئەبوو قەتادە داگەێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی دەکرد و ئومامەی کچی زەینەبی کچی واتە کچە زاکەی لە باوەشیدا بوو کە دەچوە ڕکوع و سوزدا دایدەنا کە هەڵدەسایەوە دەیکردەوە باوەشی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێک هاتە ناو مزگەوتەوە و حەسەن و حوسێن لە باوەشیدا بوون. وەختێ نوێژ هات و هەردووکیانی لەسەر زەوی دانا و ئەڵڵاهو ئەکبەری چوونە ناو نوێژی خوێند و دەستی کرد بە خوێندنی نوێژەکەی و لە ڕکاتێک لە ڕکاتەکاندا کە سوزدەی برد زۆر درەنگ سەری بەرز کردەوە لە سوزدا و پاش تەواوبوونی نوێژەکە فەرمووی ئەم کوڕە خۆشەویستەم چوو بۆ سەر پشتم، منیش حەزم نەدەکرد کە پەلەی لێ بکەم بۆیە هەڵنەسامەوە هەتا خۆی دانەبەزی لەسەر پشتم. پەروەردە و فێرکردنی منداڵ لە سەرەتای تەمەنیەوە. ئاینی ئیسلام گرنگێکی زۆری داوە بە پەروەردە و فێرکردنی منداڵ بە مەبەستی چەسپاندنی بیر و باوەڕ لە دڵ و دەرونیاندا. ئەمەش دەردەکەوێت هەر لە یەکەم ساتەکانی ژیانی هاوسەری، ئەویش بە هەڵبژاردننی ئافرەتێکی چاک و بەڕەوشت و پیاوێکی خاوەندین و بەڕەوشت و هەروەها ڕاهێنانی منداڵ لەسەر فێربوونی ئەدەبی خەوتن، نان خواردن، لەسەر خۆی، پاراستنی زوبان، ڕێزی گەورە، سڵاوکردن، بەڵام بە شێوەیەکی لەسەر خۆ وردە وردە بە پێی تەمەن و کاتەکان. هەروەها سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرکردنی منداڵ کاروباری ئاینەکەی هەر لەسەر دەستنوێژ و پاک و خاوێنی و نوێژ و ڕۆژ و پاڕانەوە و خۆڕەوشتی جوانە. هەروەها وتنی ئەو دوعای کە لە سونەتدا هاتووە لە کاتی چوونە لای خێزان کە بریتیە لە بەناوی خوا، خوایە گیان شەیتان دوور خەرەوە لێمان و ئەو منداڵش کە پێمان دەبەخشی بە دووری بگرە لە شەڕی شەیتان. اینجا فەرمووی ئەگەر خوای گەورە منداڵیان پێ ببەخشێ ئەوە هەرگیز شەیتان ناتوانێت ئازاری پێ بگەێنێ. هەروەها جێبەجێکردنی گوێزەبانە و هەڵبژاردننی ناوی خۆش و دادپەروەری لە نێوان منداڵان و فێرکردنی ئەو شتانەی کە سوودی هەیە بۆیان لە دنیا و لە دوا ڕۆژدا. هەروەها پاڕانەوە لە خوای گەورە و داوای دوعای خێر بۆیان بەو جۆرەی کە لە قورئاندا هاتووە. والذین یقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعین واجعلنا للمتقين إماما. سوورەتی فورقان ئاەتی 74 و ئەو فەرمایشتەی دەربارەی زەکەریا سەلامی خوای لێبێت. سوورەتی ئالی عیمران ئاەتی 38 هنالك دعا زكريا ربه قال رب هب لي من لدنك ذرية طيبة إنك سميع الدعاء. تێکەڵبوون بە دنیای منداڵ. هەندێک کەس وا هەست دەکەن ئەگەر لەگەڵ منداڵەکانیان ڕووخۆش و کراوە بن و هاوڕێ بن
دەبێتە هۆی ئەوەی کە لاواز و بێڕێز بێت لایەن و شوێن و ئاستی باوکایەتی لەدەست دەدات. بەڵام ئەم جۆرە بیرکردنەوەیە هەڵەیە و دوورە لە ڕاستیەوە، چونکە تێکەڵبوون بە دنیای منداڵ و هەڵسوکەوتکردن لەگەڵیان خوڕەوشتێکی بەرز و جوانە و ئەو جۆرە هەڵسوکەوتە هەمان ئەو شتەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش چەندەها سەدە بانگەوازی بۆ کردووە بە وتە و کردار. ئەوە تا بە منداڵەکانی بنەماڵی عەباسی مامی دەفەرموو هەر یەکێکتان ڕابکات بۆ لای من و زووتر بگاتە لای من، ئەوا منیش ئەوە و ئەوەی دەدەمێ. ئەوانیش بەرەو ڕووی ڕایان دەکرد و دەکەوتن بەسەر پشتی و سنگیدا. پێغەمبەریش صلی الله علیه وسلم هەڵی دەکردنەوە و ماچی دەکردن. هەستکردنی منداڵ بە هەست و سۆزی دایک و باوکایەتی. پێویستە دایک و باوک وا لە منداڵەکانیان بکەن کە هەست بکەن بە سۆز و میرەبانیان، چونکە سۆز و بەزەی یەکێکە لە ڕەوشتە بەرز و پیرۆزەکانی ئاینی ئیسلام و یەکێکە لەو ئاکارە جوان و دیارانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی ناسراوە. هەروەک ئەنەس بۆمان دەگەیڕێتەوە و دەفەرمێت کەسم نەدیوە هێندەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ڕەحم و سۆز بێت بەرامبەر بە ماڵ و منداڵی. اینجا فەرمووی ئیبراهیمی کوڕی لە دەوروبەری مەدینە بوو لە ماڵێک بە خێویان دەکرد و شیریان دەدایە. بەردەوام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەچوو بۆ لای و ئێمەش لەگەڵی دەچوین کە دەڕۆیشت بۆ لای. کاتێک کە دەچوە ناو ماڵەکەوە ئیبراهیمی دەکردە باوەشی و ماچی دەکرد و پاشان دەگەڕایەوە بۆ مەدینە. هەروەها سۆز و میرەبانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها بۆ ماڵ و منداڵی خۆی نەبوو، بەڵکو هەموو کەسانی خاوەن باوەڕی گرتبوویەوە بەگشتی و لە ناویاندا منداڵان بەتایبەتی. ئەنەس دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کاتێک بەلای منداڵاندا تێپەڕ ببووایە بەو پەڕی دڵخۆشی و دەم بەپێکەنینەوە سڵاوی لێ دەکردن. هەروەها ئەبوو هورەیرە بۆمان دەگەیڕێتەوە و دەفەرمێت جارێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ماچی حەسەنی کوڕی ئیمامی عەلی کرد. کابرایەکیش لەوێدا بوو ناوی ئەقرع بوو. وتی من دە منداڵم هەیە، هەتا ئێستا کەسیانم ماچ نەکردووە. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک بە ڕەحم و سۆز و میهرەبان نەبێت خوش ڕەحمی پێ ناکات. خزمەتکردن و بەخێوکردنیان بە دەست و دڵێکی فراوان. سەلەمە پرسیاری کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی ئەوەی کە ئەگەر پارە و پولی خۆی خەرج بکات بۆ منداڵەکانی ئایا پاداشتی دەست دەکەوێت؟ پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ چەندە پارەیان بۆ خەرج بکەیت ئەجر و پاداشت بۆ دەنووسرێ، بەڵکو ئاینی ئیسلام خەرجی ماڵ و منداڵی بە باشترین و چاکترین ڕێگاکانی ماڵ خەرجکردن دادەنێت و پاداشتێکی گەورەی بۆ داناوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت دینارێک لە ڕێگەی خوادا بۆ جیهاد بەخشی بێت و دینارێک بەخشی بێت بۆ ئازادکردنی بەندەیەکی موسڵمان لە کۆیلایەتی و دینارێکت کرد بێت بە خێر دینارێک کە بۆ ماڵ و منداڵی خۆت خەرجت کردووە پاداشتی کامەیان لە هەمیان زیاترە. بێگومان ئەوەیان پاداشتی زیاترە کە بۆ ماڵ و منداڵی خۆت خەرجت کردووە. مسلمان کاتێک گوێبیستی ئەم فەرمودانە دەبێت پێویستە بە دەست و دڵی فراوانەوە هەستێت بە جێبەجێکردنی پێویستی ماڵ و منداڵی، بە تایبەتی کە دەزانێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڕەشە دەکات لەو پیاوانەی هەست بە لێپرسراوی ناکەن و گوێ نادەنێ بەوەی کە سزای سەخت تاوانی گەورە لە ئەستۆیانە وەک دەفەرمێت بەسە بۆ مرۆڤ کە ئەوەندە تاوانبار بێت بەهۆی هەست نەکردنی بە لێپرسراوی ببێتە هۆی فەوتاندنی ئەو ماڵ و منداڵی کە ئەم بەخێویان دەکات. واتە ئەگەر مرۆڤ باشی حەقی ماڵ و منداڵی نەدات لە ڕووی خواردن و جلوبەرگ و پێویستی تر تاوانبارە و بەڵکو ئەو تاوانە بەسە بۆ ئەوەی خوای گەورە سزای سەختی بدات. جیاوازی نەکردن لە نێوان کوڕ و کچدا لە ڕووی سۆز و خۆشەویستی و پێداویستی ڕۆژانە. هەندێک کەس لەوانەیە ناڕەحەت و بێتاقەت بن بەهۆی ئەوەی کە خوای گەورە کچی پێبەخشیون و تەمەنا و ئاواتی ئەوە دەخوازن کە خوای گەورە بە تەنها کوڕی پێبەخشیبانایە. بەڵام ئەو جۆرە کەسانە بێ ئاگان و نازانن کە خوا چ پاداشتێک و ڕێزێکی بەخشیوە بۆ دایک و باوکەی کە کچی پێبەخشیون بەهۆی ئارامگرتنیان لەسەر پەروەردە و فێرکردنیان. ئەگەر بزان چ پاداشتێکی زۆر چاوەڕێی ئەو دایک و باوکە میهرەبانە دەکات ئەوە هەرگیز ئەو ئاواتیان نەدەخواست و بەڵکو ئۆخەی ئەوەیان دەخواست کە لە شوێنی ئەو دایک و باوکانە بن کە کچیان هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک سێ کچی هەبێت ئارام بگرێت لەسەریان و خەرجیان بکێشێت لە ڕووی خواردن و جلوبەرگ ئەوە لە ڕۆژی دواییدا دەبنە دیوار و بربەستێک لە نێوان ئەو دایک و باوکە و ئاگری دۆزەخدا. واتە بەهۆی ئەو سێ کچەیە خوای گەورە نایخاتە ئاگری دۆزەخ. و لە ڕیوایەتێکی تردا دەفەرمێت هەر کەسێک سێ کچی هەبێت خزمەتیان بکات شوێنی حەوانە و پێداویستی ڕۆژانەیان بۆ دابین بکات و بە سۆز و میرەبان بێت لەگەڵیان ئەوە بەڕاستی بەهەشت جێگەی ئەو کەسەیە. پیاوێک لەناو خەڵکەکەدا وتی ئەی ئەگەر دوو کچ بێت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەویش فەرمووی ئەگەر دوو کچیش بێت. هەروەها ئاینی ئیسلام کە ئاینی ژیانە و چارەسەرە بۆ هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی مرۆڤەکان دەبێتەوە لە ڕۆژگاردا جەخت دەکاتەوە لەسەر نەرمونیانی نواندن لەگەڵ ئافرەتدا. بۆ نمونە دەگونجێ ئافرەت لە دوای شوکردنی تووشی جیابوونەوە ببێت
لەگەڵ هاوسەرەکەیدا و ناچار بگەڕێتەوە بۆ ماڵی باوکی. لەوانەشە باوکی زۆر کەم دەرامەت بێت و هەژار بێت. لەم کاتەدا ئاینی ئیسلام هەڵدەستێت بە ساڕێژکردنی برینی ئەو باوکە هەژارە بەوەی کە پاداشتێکی زۆر گەورەی دەست دەکەوێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەراقەی فەرموو: ناتەوێت پێت بڵێم کام چاکە و خێرکردنە لە هەموو چاکە و خێرکردنێک گەورەترا؟ منیش وتم: بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمووی: گەورەترین چاکە و خێر ئەوەیە کە خەرجی ئەو کچەت بکێشی کە گەڕاوەتەوە بۆ لات و لە مێردەکەی جیابووەتەوە و کەس نییە یارمەتی بدات تۆ نەبێت. چاوکراوەی و شارەزایی بەو شتانەی کە دەبێتە هۆی بنیادنان و ئاراستەکردنی منداڵ. دایک و باوکی مسلمانی شارەزا چاوکراوەیە و دەزانێت کە منداڵەکانی چی دەخوێننەوە و چی دەنووسن و هەروەها شارەزان دەربارەی ئارەزوەکانیان. هەروەها دەزانن کە منداڵەکانیان هاوڕێتی چێدەکەن و ڕوودەکەنە چ شوێنێک لە کاتی دەستبەتاڵیدا. کەواتە پێویستە دایک و باوک هەموو ئەو شتانە بزان دەربارەی منداڵەکانیان بە شێوەیە کە منداڵەکانیان هەز نەکەن. هەر بۆیە ئەگەر هاتو هەستیان کرد کە تووشی لادان بوون و شتی خراپ دەخوێننەوە و ئارەزوی خراپیان هەیە یاخود هاوڕێی خراپیان هەیە و تووشی ئاکار و پیشەی ناشرین و ئەو جۆرە یاریانە بوون کە باش نین ویان حرامن و زۆربەی کاتەکانیان بەفیڕۆ دەدات، ئەوە لەو حاڵەتەدا بەو پەڕی نەرمونیانی و حکمت و لێزانینیەوە دەیانگەڕنەوە بۆ سەر ڕێگە ڕاست و لەو پێناوەشدا باشترین شێواز بەکاردەهێنن. جیاوازی نەکردن لە نێوان منداڵەکانیدا یەکێک لەو شێوازە چاکانەی کە بۆ هەیەوە منداڵ فێری خوڕەوشتی جوان و ئاکاری باش دەبێت ئەوەیە کە باوک و دایک جیاوازی نەکەن لە نێوانیاندا و هیچ کامیان پێش نەخەن بەسەر ئەوانی تردا. ئەگەر ئەو منداڵە لەسەر ئەو جۆرە شێوازە گەورە بێت و دوور بێت لە هەستکردن بە کەم تەرخەمی لە بەرامبەری، ئەوە هەرگیز تووشی ڕقلێبوونەوە لە خوشک و براکانی تری نابێت. نوعمانی کوڕی بەشیر بۆمان دەگەڕێتەوە کە باوکی چوو بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێیوت: ئەم کوڕم بەندەیەکم پێبەخشیوە. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فەرمووی: هەموو منداڵەکانت بە هەمان شێوەی ئەم کوڕت بەندەت پێبەخشیون؟ ئەویش وتی: نەخێر. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی: دەمادەم وایە بیگەڕەوە بۆ خۆت و مەیدەرێ. لە ڕیوایەتێکی تردا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: ئایا منداڵەکانی تریشت هەمان شتت داوە پێیان؟ باوکیشم وتی: نەخێر. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: لەخوا بترسن و دادپەروەر بن لە نێوان منداڵەکانتان. پاشان باوکم گەیڕایەوە و ئەو خێرەی کە دای بوومێ لێی وەرگرتمەوە. لە ڕیوایەتێکی تردا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی: ئەی بەشیر، ئایا منداڵی ترت هەیە بێجگەلەم؟ وتی: بەڵێ. فەرمووی: بە هەمویان هەمان شتت پێبەخشیون؟ وتی: نەخێر. اینجا فەرمووی: دەکەواتە من مەکە بە شایەت بەسەر ئەم کارەتەوە، چونکە من شایەتی بۆ زوڵم و ستەم نایەم. پاشان فەرمووی: حەز دەکەیت هەمیان وەکو یەک وا بن بۆت لە چاکە و خێردا؟ وتم: بەڵێ. فەرمووی: کەواتە نەخێر، مەیدەرێ. وریاکردنەوەی منداڵ لەو شتانەی کە حەرامە ئەنجام دانی. یەکەم، ئاگادارکردنەوەی منداڵ لە کوفرکردن و جوێندان و لەعنەتکردن و قسەی ناخۆش و بۆیان ڕوون بکرێتەوە کە کوفرکردن حەرامە و بێباوەڕی دەبێتە هۆی زەرەرمەندی چوونە ناو ئاگری دۆزەخ. هەروەها پاراستنی زوبان لە بەردەمیاندا هەتا بێتە پێشەنگێکی باش بۆیان. دووەم، وریاکردنەوەیان لە هاوڵ پەیداکردن بۆ خوای گەورە بە هەموو جۆرەکانیەوە، لەوانە پاڕانەوە لە غەیری خوا، ئیتر ئەوەی کە لی دەپاڕیتەوە مردوو بێت یان زیندوو بۆ جێبەجێکردنی کارێک، هەروەها سوێند خواردن بە غەیری خوا، چونکە ئەو کەسانەش وەکو هەموو خەڵکی هیچیان دەسەڵات نییە و ناتوانن زەرەر بگێنن یاخود قازاند. سێم، وریاکردنەوەی منداڵ لە جۆرەکانی قومار وەک یانسیب و تاولە و چەندەها جۆری تر، جا ئەگەر بۆ کات بەسەربردنیش بێت، چونکە ئەو جۆرە بەناو یاریانە سەردەکێشێت بۆ قومار، هەروەها دەبێتە هۆی دروستبوونی ڕقوکینە و لە دەستدانی پارە و پول و بەفیڕۆدانی کات و فەوتاندنی نوێژەکان. چوارەم، ڕێگرتن لە منداڵان لە خوێندنەوەی ئەو گۆڤارە خراپانەی کە بابەتی خراپ و وێنەی ئافرەتی تێدایە یاخود چیرۆکی پۆلیسی و جنسی تێدایە، هەروەها ڕێگرتن لێیان لە چوون بۆ سینەما و سیرکردنی ئەو شتانەی کە زەرەری هەیە و لە تەلەڤیزۆنەکانەوە نیشان دەدرێت، چونکە ئەمانە هەمووی دەبێتە هۆی خراپکردن و تێکدانی خوڕەوشتی منداڵ و داهاتویان. پێنجەم، وریاکردنەوەی منداڵان لە ترسناکی جگەرەکێشان و بۆیان ڕوون بکرێتەوە کە هەموو پزیشکەکانی دنیا ڕێککەوتون لەسەر ئەوەی کە جگەرە کاریگەری خراپی هەیە لەسەر لاشە و بەهۆیەوە مرۆڤ تووشی نەخۆشی سەرەتان دەبێت و هەروەها دەبێتە هۆی زەردبوونی ددانەکان و بۆنی ناودەم ناخۆش دەکات و سنگی مرۆڤ تووشی نەخۆشی دەکات و هیچ سوودێکی نییە. هەر بۆیە حەرامە جگەرەکێشان بە هەمان شێوە فرۆشتنی و پێویستە ئامۆژگاری منداڵان بکرێت بە خواردنی ئەو شتانەی کە سوودی هەیە بۆیان وەکو میوە. شەشەم، ڕاهێنانی منداڵ لەسەر ڕاستگۆیی بە وتە و کردار و وریاکردنەوەیان لە ترسناکی درۆکردن و خراپی سەرنجامەکەی، ئەبێت دووریان لەگەڵدا نەکەین تەنانەت باگاڵتەشەوە، هەروەها کاتێک کە پەیمانێکمان پێدان جێبەجێی بکەین. هەفتەم، دوورکەوتنەوە لە ماڵی حەرام و بەکارنەهێنانی لە بەخێوکردنی ماڵ و منداڵدا، چونکە بەرتیل و سوو
ڕیبا و دزی و غەش و خیانەت و هەتا دوایی چونکە ماڵی حەرام هۆیەکی سەرەکیە کە منداڵ بەهۆیەوە یاخی دەبێت و کەسێکی بێگوێ و خراپی لێ دەردەچێت. پێویستە منداڵەکانمان فێری نوێژ بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت فەرمان بکەن بە منداڵەکانتان بەوەی کە هەستن بە فێربوون و ئەنجامدانی 5 فەرزەی نوێژ کاتێک کە تەمەنیان گەیشتە 7 ساڵی. ئەگەر باش بەدەم فەرمانەکەوە نەهاتن و سست بوون لە جێبەجێکردنی نوێژەکان بە قسەی خۆش و نەرمونیانی لەگەڵیاندا هەوڵ بدەن هەتا نوێژەکان لە کاتی خۆیدا بکەن. ئەگەر تەمەنیان گەیشتە 10 ساڵی و هەروە مابوونەوە ئینجا شێوازێکی تر بەکاربهێنن ئەویش لێدانا، بەڵام لێدانێک کە زەرەر نەدات لە لاشەی و کاریگەری خراپی نەبێت لەسەر جەستەی و لە کاتی لێدانەکەدا سەر و دەم و چاوی بپارێزیت و لەو شوێنەی نەدەیت. هەروەها جێگەی خەوی کوڕ و کچ جیا بکەرەوە با ئیتر کوڕان لەلایەک بخەون و کچان لەلایەکی تر. کەواتە بۆ فێرکردنی نوێژ دەبێت ئەم خاڵانە بگریتە بەر. یەکەم، دەستنوێژگرتن و نوێژکردن لەبەر چاویدا و بردننی بۆ مزگەوت و هاندانیان بۆ خوێندنەوەی ئەو نامیلکانەی کە باسی چۆنیەتی نوێژکردن دەکات. دووەم، فێری قورئان خوێندنەوەی بکە و سەرەتا لە سوڕەتە کورتەکانەوە دەست پێ بکە وەکو فاتیحە و سوڕەتەکانی کۆتایی جوزئی عەممە. سێیەم، هاندانی منداڵان بۆ ئامادەبوون لە نوێژی جومعە و جەماعەتدا لە مزگەوتەکان و وافێر بکرێن کە لە دوای گەورەکانەوە سەف دروست بکەن بۆ نوێژ. هەروەها نەرمونیانی لە کاتی ئامۆژگاریکردنیاندا ئەگەر هەڵەیان کرد و نابێت تووڕە بین لێیان و بە دەنگی بەرز هاوار نەکەین بەسەریاندا هەروەکو ئەمڕۆ دەیبینین لە مزگەوتەکاندا، چونکە لەوانەیە بەهۆی ئەو تووڕە بوونەوە جارێکی تر ئەم منداڵە نەوێرێت بێت بۆ مزگەوت، تۆش بەو کارەت گونەهباری. چوارەم، هەروەها فێری حکومەکانی نوێژ بکرێن وەکو مەرجەکانی نوێژ و واجباتەکانی و ئەو شتانەی نوێژی پێبەتاڵ دەبێتەوە و فێری چۆنیەتی نوێژەکان و زیکرەکانی ناو نوێژ و هەتا دوایی. پێنجەم، لەگەڵ ئەمانەشدا ڕابهێنرێت لەسەر بەڕۆژوو بوون کە تەمەنی گەیشتە 7 ساڵ بۆ ئەوەی کە پێگەیشت بەلایەوە ئاسان بێت. جلوبەرگی منداڵان و خۆداپۆشینی کچان. هاندانی کچ بۆ خۆداپۆشین و شەرم و حەیا هەر لە منداڵیەوە بۆ ئەوەی کە گەورە بوو پەیوەست بێت پێوەی. کەواتە نابێت جلی کورت و پانتۆڵ و کراس دەبەر بکات، چونکە ئەوە خۆشبهاندنە بە پیاوان و بە خەڵکانی بێباوەڕەوە. هەروەها ڕابهێنرێن لە سەرداپۆشینی سەر ئەگەر بە پارچە قماشێکی تەنگیش بێت کاتێک کە تەمەنی گەیشتە 7 ساڵ. هەروەها ئامۆژگاریکردنی منداڵان بەوەی هەر ڕەگەزە و پەیوەست بێت بە جلی تایبەتی خۆیەوە بۆ ئەوەی جیابێت لە ڕەگەزەکەی بەرامبەری و دوور بن لە پۆشاکی خەڵکی بێگانە بە ئیسلام وەکو پانتۆڵی تەسک و چەندەها عادەتی خراپی بێباوەڕان. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت لعنەتی خوا، لعنەت واتە دووربوون لە ڕەحمەتی خوا، لەو پیاوانە بێت کە خۆیان دەشوبهێنن بە ژنان و لعنەتی خوا لەو ژنانە بێت کە خۆیان دەشوبهێنن بە پیاوان و لعنەتی خوا لە پیاوی ژنانی و لعنەتی خوا لەو ئافرەتانەی پۆشاکی پیاوان لەبەر دەکەن و خۆیان وەکو پیاو نیشان دەدەن. بەربەردەکردن و فێرکردنی خوڕەوشتی جوان. یەکەم، ڕاهێنانی منداڵ لەسەر بەکارهێنانی دەستی ڕاست لە شتوەرگرتن و شتبەخشین و نان خواردن و ئاو خواردنەوە و بەدانیشتنەوە و وتنی بسمیلا لە سەرەتا و وتنی ئەلحەمدللا لە کۆتایی. دووەم، ڕاهێنانی منداڵ لەسەر پاک و خاوێنی و کردنی نینۆکەکانی و شتنی دەست لە پێش نان خواردن و دوای نان خواردن، هەروەها فێری خۆپاکردنەوە بکرێت و جلوبەرگی خۆی پیس نەکات. سێیەم، بەهێمنی و لەسەر خۆی ئامۆژگاریکردنیان بە شێوەیەکی بێدەنگ و نەشکاندن و ناوزرنگاندنی لە بەرچاوی خەڵکی ئەگەر هەڵەی کرد. چوارەم، فەرمانکردن بە منداڵ لە کاتی بانگداندا بە بێدەنگی و وەڵامدانەوەی بانگ بێژ. پێنجەم، بۆ هەموو منداڵێک جێگەیەکی تایبەتی خۆی بۆ دابین بکرێت، ئەگەر دەسەڵات نەبوو ئەوە هەر کەسە و بەتانی خۆی جیابێت و باشتر وایە کە ژوورێک بۆ کچان و ژوورێک بۆ کوڕان دابین بکرێت. شەشەم، فێر بکرێت پیسی لەسەر ڕێگا و سەرجادەکان فڕێنەدات و ئەگەر شتی بینی فڕێدرابوو لای ببات. هەفتەم، وریاکردنەوەی لە هاوڕێی خراپ و چاودێریکردنیان لەوەی کە نەوەستن لەسەر جادە و کۆڵانەکان. هەشتەم، سڵاوکردن لە منداڵان لە ناو ماڵ و لە ڕێگا و لە کاتی بینینیان بە شێوەی ئەسسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله. نۆیەم، ئامۆژگاریکردنیان بەوەی کە چاک بن لەگەڵ دراوسێ و ناڕەحەتیان نەکەن. دەیەم، ڕاهێنانی منداڵ لەسەر ڕێزگرتنی میوان و خزمەتکردنی بۆ شێوەی کە شایستەیە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. ئارامگرتن لەسەر مردنی منداڵ. پێویستە لە کاتی مردنی منداڵماندا ئارام بگرین و ڕازی ببین بە قەدەری خوای گەورە و ناشکری و هاوار و دوعای شەڕنەیەت بەسەر زوبانماندا و تێبگەین کە منداڵ ئەمانەت و موڵکی خوایە و کەی بیەوێت وەری دەگرێتەوە. هەر بۆیە ئیمانداری تەواو ئەو کەسەیە کە لە یەکەم ساتەکانی مردنی منداڵەکەیدا ئارام دەگرێت و کارێک ناکات کە خوای گەورە پێی ڕازی نەبێت. ڕاستە مردنی منداڵ ناڕەحەتە و ناخۆشە، بەڵام ئارامگرتن لەسەری خێر و پاداشتی زۆری هەیە. یەک،
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر مسلمانێک 3 منداڵی بمرێت ئەوە ئاگری دۆزەق بەرجەستەی ناکەوێت ئەوەندەی ئەوە نەبێت کە خوای گەورە سوێندی لەسەر خواردووە چونکە خوای گەورە سوێند دەخوات و دەفەرمێت سوورەتی مەریەم ئاەتی 71 وَإِن مِّنكُمْ إِلَّا وَارِدُهَا كَانَ عَلَى رَبِّكَ حَتْمًا مَّقْضِيًّا هەموو کەسێک هەر دەبێت بە جەهەنەمدا تێپەڕ ببێت یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چۆن هەموو کەسێک دەبێت بەناو ئاگری دۆزەخدا تێبپەڕێت چۆن خوای گەورە سوێن لەسەر شتی وا دەخوات پێغەمبەریش صلی الله عليه وسلم فەرمووی مەبەستی خوای گەورە ئەوەیە هەموو کەس دەبێت بەسەر ئەو پردەدا بڕوات کە بەسەر جەهەنەمدا دروست کراوە و دەتگەێنێتە بەهەشت کە مسلمان بەسەر پردەکە تێدەبەڕێ و چوە ئەو بەرەوە ئەوە سوێندەکەی خوای گەورە دێتە جێ بەڵام بێباوەڕ دەکەوێتە خوارەوە بۆ ناو جەهەنەم دووەم هەر مسلمانێک 3 منداڵی بمرێت و نەگەیشتبنە تەمەنی باڵغ بوون ئللا خوای گەورە دایک و باوکی ئەو 3 منداڵە دەخاتە بەهەشتەوە بە ڕەحم و بەزەیی خۆی بۆ منداڵانە دەوترێ بڕۆنە ناو بەهەشتەوە ئەوانیش لە بەردەم یەکێک لە دەرگاکانی بەهەشتدا وەستاون و دەڵێن ناڕۆینە ناو بەهەشتەوە هەتە دایک و باوکمان نێن ئینجا پێیان دەوترێت بڕۆنە بەهەشتەوە خۆتان و دایک و باوکتان با فەضڵ و ڕەحمەتی خوای گەورە سێم هەروەها دەفەرمێت هەر ئافرەتێک 3 منداڵی بمرێت دەبنە پەردە و بربەستێک لە نێوان ئەو ئافرەتە و ئاگری دۆزەخ ئافرەتێک لەوێدا بوو وتی ئەی ئەگەر 2 منداڵی بمرێت فەرمووی ئەگەر 2 منداڵیشی بمرێت بەڵام با چاک بزانین ئەم خێر و پاداشتە گەورەیە بۆ ئەو کەسانەیە کە ئارام دەگرن لەسەر مردنی منداڵیان و کارێک ناکەن کە خوای گەورە پێی ناخۆش بێت خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات بسم الله الرحمن الرحيم کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەرنامەی کاری تۆمارکردنی کتێب لە کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا بە پشتیوانی پەروەردگار کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە داهاتوودا دەست دەکات بە تۆمارکردنی کتێبەکانی لەم بوارانەدا بواری فکری کە تێیدا ململانەی فکری و چەمکەکانی فکر و هەڵسەنگاندنی فکری و بنچینە و بنەماکانی فکر و بەرهەم و بەرووبوومەکانی فکری ڕاستەقینە دەوروژێنێت بواری پزیشکی کە لە پزیشک و پزیشکایەتی لە ئیسلام و پرسیار و وەرامی پزیشکی و چارەسەری لاشە و خۆپاراستن و فریاگوزاری سەرەتایی و لە چەندان بابەتی تر پێک هاتوون بواری مێژووی ئەمەش کۆمەڵێک بابەتی گرنگی وەک مێژووی ئیسلامی و ئەوڕۆپی و مێژووی سەراتاکان و کۆنەکان و مێژووی گۆڕانکاریەکان و ڕووداوە گرنگەکان و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و گومانی مێژووی و شارستانی وڵاتان و چەندان بەرهەمی تر بواری ژیاننامە ژیاننامەی کەڵا پیاوانی مێژوو ئەوانەی کە ڕێڕەوی مێژویان کۆڕی و ئەوانە وەرچەرخانی گرنگ لە ژیانیان ڕوویداوە و ئەوانشی کە بوونەتە هۆی زیندووکردنەوە و نوێکردنەوەی ئوممە و چەندان پاڵەوانی تری کۆن و نوێ بواری زانستی کە ئەویش پێک دێ لە کۆمەڵێک بوار و تێژینەوەی ڕاست و دروست و باوەڕ پێکراو لە سەرجەم بوارە زانستیەکان وەک کیمیایی و فیزیایی و زیندەوەرزانی و چەندان بابەتی تر بواری شارستانی کە باس لە شارستانی کۆن و نوێ دەکات و بەرهەم و بەرووبووم و داهێنانەکانی شارستانیەتی ئیسلامی و گرنگی و گواستنەوەیان دەکەین لە گشت بوارەکاندا بواری دەرونی کە بەدواداچوون بۆ نەخۆشیە دەرونیەکان و پێناساندنی بەشەکانی دەروونزانی و هاوتا لەگەڵ قورئان و فەرموودە و بەیەکەوە گرێدانیان و دیاریکردنی چارەسەریشیان بواری ڕۆمان و بەسەرهات و چیرۆ کە ئەمەش هەڵیان دەبژێرین کە لە ڕاستترین و باشترین ڕوودا و سەرچاوەیان گرتبێ دوور لە هەموو خەیاڵ و ئەفسانە و بابەتە ناڕاستیەکان بواری زانیاری سەردەم لێکۆڵینەوە لە بابەتە سەردەمیەکان و باسی پێشکەوتن و تەکنەلۆژیا و ئامێرەکان و گۆڕانکاریە زانستیەکان و
کۆمەڵێک بابەتی دانسقەی تر. بواری پەروەردەیی کە ئەمەش سەرجەم ئادابە کۆمەڵاتیەکان و پەروەردەکردنی کۆمەڵگە و پەروەردەکردنی منداڵان و پەروەردەکردنی گەنجان و پەروەردەکردنی ئافرەتان و ئامۆژگاری و بیرخستنەوە و ڕێنیشاندان و دەستگیری و ڕاستکردنەوە لە هەڵە و هاندان لەسەر چاکە و جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و دراوسێ و دەوروبەر و هەموو خەڵکی و چەندان بابەتی تر. بواری ئیمانی و بیر و باوەڕی وەکو بابەتەکانی یەکخواپەرستی و ئیعجازی زانستی و وەرامی گومانەکان و باسێکی کورتی هەموو ئاینە ئاسمانیەکان و پێناسەی سەرجەم تاقمەکان و بابەتەکانی شادکردنی ڕۆح و لە خزمەت قورئان و فەرمودە و نیشاندانی ڕێڕاست و دۆزینەوەی کۆمەڵێک حیکمەت. بواری هەمەجۆر کە ئەمەش لە کۆمەڵێک بابەتی دیبەیت و گفتوگۆ و فەلسەفە و کۆمەڵناسی و جوگرافی و ئافرەتان و ئابووری و پلە و پایەیان و ڕاستی زانستی و ڕاستکردنەوەی کۆمەڵێک هەڵە و بابەتی جیهانی ئاژەڵ و ڕووەک و ناودەریا و زەریاکان و چەندان بابەت و بواری تر لە خۆ دەگرێ. بواری ئافرەتان ئەم بوارەش تایبەتە بە ئافرەتان کاروباریان و ئەرکەکانیان لە ئیسلامدا و ئەرک و مافەکانیان لە کۆمەڵگەدا جێپەنجیان لە مێژوودا و گرنگی و ڕۆڵیان لە هەڵگرتنی پەیامی ئیسلامدا و پاراستنی مافەکانیان و دیاریکردنی ئەرکەکانیان و لادانی گومانەکان لە سەریاندا و گەڕانەوەی ڕێز و شکۆ بۆیان. تێبینی ئەم بابەت و بوارانە سەرجەمیان لە سەرچاوە ڕاستیەکان و بەو پەڕی بەرپرسیارەتیەوە لە چوارچێوێکی ڕاستی و لە باگراوەندێکی ئیسلامیدا هەڵدەبژێرین ئینشاء الله. لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەردەوام دەبن لەگەڵ تازەگەری و نوێگەری و پێشکەوتن و شارەزابوون لە سەرجەم بوارەکانی خوێندنەوە و گەیشتن بەڕاستی و بەردەوامبوون لەسەر ڕێگەی ڕاست و دنیاش بە فراوانی خۆی دەبینی و پێش و پاشی خۆت دەزانی و تای تەرازووی چاکەکانیشت قورس دەکەی و تەرازوێکی ژیریت بۆ دروست دەبێ. کتێبخانەی دەنجی و ڕۆشنایی یەکەمین کتێبخانەی دەنجی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی.